چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 31ەمین بیرکردنەوە لەوەی کە تۆ ئەهلی ئاگر بی و لەناو ئاگردا هەڵجێڕ و وەرجێڕت پێ بکەن. برای شیرینم، خوشتی ڕێزدارم، ئەی ئەو کەسەی کە تاکو و ساتی ئێستا وازت لە گوناه نەهێناوە، لە ساتەکانی گوناهدا بیر لەوە بکەرەوە کە خوا نەخواستە تۆ ئەهلی ئاگر بی و لەناو ئاگردا هەڵجێڕ و وەرجێڕ وەک کەباب بتبرژێنن، بەڵێ ئەملا و ئەولاد ببرژێنن. ئەمە قسەی من نییە، ئەمە فەرمودەی خوای پەروەردگارە. خوای گەورە دەفەرمێ: یومە تقلب وجوههم في النار يقولون يا ليتنا أطعنا الله وأطعنا الرسول. بەڵێ لەو ڕۆژەی کە لەناو ئاگردا دەموچاوەکانیان هەڵجێڕ و وەرجێڕیان پێدەکرێت، بەڵێ بۆ ئەوەی جوان دەموچاویان ببرژێتن، لەو سات و کاتەدا هاوار دەکەن، دەڵێن خۆزگە خۆزگە، یا لەیتەنا، خۆزگە خۆزگە، ئەطعنا الله وأطعنا الرسول. خۆزگە گوێڕایەڵی خوا و پەروەردگارمان بکربە، خۆزگە بە دوای ڕێباز و بەرنامەی خوای پەروەردگار و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بکەوتباین، خۆزگە بە دوای ڕێچکە دەستکردەکان و بە دوای ئارەزوو پەرستان و بە دوای دنیاویستان و بە دوای ستەمکاران نەکەوتباین. بەڵام خۆزگە چ سوودێکی هەیە، چ فایدەیەکی هەیە لەو سات و کاتەدا؟ بۆیە خۆشەویستان، تا سوودی هەیە، تا کاتی هەیە، ئێستا دەرفەتە. سبحان الله، لەو ساتەدا، لەو ساتەی کە خوای پەروەردگار دەفەرمێ هەڵجێڕ و وەرجێڕیان پێدەکرێت، شوێنی ئەوانە کوێیە؟ شوێنیان ئاگرە. بەڵێ شوێنیان ئاگرە و لە ناو ئاگردا هەڵجێڕ و وەرجێڕیان پێدەکرێت. ئەی کوا دەموچاوەکانیان؟ دەموچاوەکانیشیان لەسەر ئاگرە، بەڵێ لەسەر ئاگر هەڵجێڕ و وەرجێڕیان پێدەکرێت، دەسووتێنرێن، دەبرژێنرێن. بەڵێ ئەو دەموچاوانەی کە تەماشای حرامیان دەکرد، کە خیانەتیان دەکرد و بە خیانەت تەماشای شتی حرامیان دەکرد، بەڵێ ئەو جەستە و ئەو لاشانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە خوای پەروەردگار نێزیک نەبەوە، ئەو لاشەیەی کە هەمیشە لە ناو گوناه و تاواندا بوو، کە هەمیشە مەعسیەت و گوناهت پێ ئەنجام دەدا، ستەمت پێ دەکرد، ستەمت لە خۆشت کرد، لە ڕۆژی قیامەتدا لە ناو ئاگردا هەڵجێڕ و وەرجێڕ وەک کەباب دەبرژێندرێ و ناخۆشترین شوێن و مەئوە نیشینگە و جێگەتە لەو کاتەدا.